سلااوڕێز بۆ هەمووان هێوی دیکەم لە ڕەوشێک باش و لە ئامادەبوونێک باشتر دەبن بەگشتی ئەز هێوی دیکەم ئەو چالاکی و کارێوە سەرکەوێ وەک یەکیتیا پارێزەرین کورد لە دیاسپۆرا زەویا سەرکەفتنێ ژوارە دەبم ئەف کارێکی پیرۆزە دبابێ ئێمە بەڕاستیژی لە دیاسپۆرا ئەوم کارن کارێکی هەری گرنگ بکەن تایبەت بە دۆزا کوردی و ڕوونکردنە دۆزا کوردی و کارێن کوردەواری لە ئەوروپا بکەنە کارێکی ناودەوڵەتی و لەسەر ئاستێن یاساییش چالاکیان باش بکەن. ئەمە نزانم دوخولە بە مندانە برادران ئەستێت باخم دخولەدای چ بێژم بەس ئەسکارم سلااوالوە بکەم هێویە سەرکەفتنێ ژوارە دبم و بەڕاستیژی ئەوە قۆناغێکی نووە کاری کوردەواری دەست پێ دیکێ لە دیاسپۆرا و دووری مێنتالی بەشەکی بن مێنتالی ئەڤلای و ئەولای و حزبایەتی و هەرێمایەتی ئەم دبن بە بیرێکی کوردستانی ئەز هێوی دیکەم ئێوە بیر بکن و خۆسکار ناوێەوە یەکیتیا پارێزەرێن کوردستانی با ئێ باشتر بانە بەکاری بۆ نیش سبێنێ یان لە پێشە ڕۆژێ لە داهاتوودا برادرانی مەی هاوبەشن مەی زەوی بەشدار ببن لەگەلوە ناوێ کوردستانی و بەکار بێن وێ کارن ڕێگات بدن براین سریانان براین نەتەوێن دیکە لەسەر زەوی کوردستان گەل مەژیان دکن بەشدار ببن هێوی دیکەم ئێوە ببن بەشێک لە دامەزراندنی گۆتارە کوردستانی سەر مافێ کورد و لەسەر ئاستێن ماف و یاسای ناودەوڵەتی و بە ئەرکی هەری پیرۆزە و گرنگە سلااو و ڕۆیز بۆوە و سەرکەفتنێت خوازم ژوارە.